سلامی خوای گەورەتان لێبێ میوانانی ماڵی خوا. السلام عەلەیکم وڕەحمەت الله وبەڕەکاتوه. داواکاری لە پەروەردگار بارانی بەڕەحمەت ببارێنێ بەسەر هەموو لایەکماندا. خوای گەورە بە میهرەبانی خۆی بە گەورەی خۆی داوای لێ دەکەین بە ئەسما و سیفاتە جوانەکانی بارانی بەڕەحمەت بارێنێ بۆ هەموو لایەکمان ئینشاءالله تعالی. ئیماندارانی خۆشەویست، من و میوانانی ماڵی خوا لە وتاری ئەمڕۆدا باسی هەندێک کار دەکەین کاتێ بێکەس دەبین و دەگەڕێینەوە بەلای پەروەردگار لە شوێنێکدا کە سەواڵمان ناپرسێ لە ناو قەبردا و ئەو شوێنەی کە بە تەنیا جێمان دەهێڵن ئەو کاتە ئەم کار و کردەوانە جێمان ناهێڵن و لەگەڵماندان وابنە ڕەحمەت بۆمان، وابنە نورێک، وابنە چرایەک، وابنە گڵۆبێک، هەر چۆن تەفسیری دەکەی بیکە لەو کاتەدا فریاد دەکەوت. چکە لە دنیادا ئینسان کە دەرەچێت لە ژیانێکی خۆش، لە ژیانێکی چاک، لە ژیانێکی باش، لە شوێنی ئەوەی لە ناو قەبردا لە شوێنێکی تەنگ و تاریک ئەگەر پەروەردگار جەلە جەلالوهو نێتە فریاد بەخوا کردەوەکانی ئێمە دادی ئەو شوێنە نادە ئیلا ڕەحمەتی خۆی دەبێت. عەزیزانی من، ئینسان کاتێ دەمرێت خوای پەروەردگار ژیانی دانا و مردنشی داناوە. ئەمە دنیایەکە و پەروەردگار مرۆڤەکانی هاوردێتە سەر ئەم ژیانە و لەگەڵیدا ژیانێک دەبەنە سەر و پاشانش مردنێکی تایە. الذي خلق الموت والحياة. خوای پەروەردگار ئەم ژیان و مردنی داناوە بۆ ئەم مرۆڤە چۆن لە ژیان دەژی و لە ساحەی بەرزەخشدا ئینسان ئەچێتە قەبر مەرحەلەی دووەمە و دوایەوە حیساب و کتاب هەموومان زنی دەبینەوە. ئینسان لە دنیادا سێشتی هەیە ئیماندارانی عەزیز کە سوکاری ماڵەکەی کار و کرداری دوانیان هەتا سەر قەبرەکە دێ معلومی جەنابتانە کە ماڵ و ئەهلەکەی لەگەڵیا دێن و دوای دەگەڕێنەوە و هەر لە جارێ هەم مرد ئەوە ماڵەکەی ئەوەی هەیە ممتەلەکاتی دنیا جێدەهێڵێت و دوایەوە کە سوکارەکەی دەکەونە ڕێ تا قەبرستان لەوەیە مانگێک، لەوێ ساڵێک، لەوەیە 2 ساڵ تویان لە یاد بێت، دوای ماوەیەک تویان هەر لە یاد نامێنێت کە ئەنەما تۆ نەبووی لە ناو تەمێنێ دەنگ تەمێنێ لە ڕەنگ تەمێنێ حج هەمووی لە فکرە چێ و تەواو دەبێت. ئەوەی دێ لەگەڵ تاو لە ناو قەبرەکەدایە کار و کردار ئەبێ زۆر باەک بدە ئیمانداران. یعنی دنیا فرسەتە، کەس نازانێت دەقەیەکی تر لە ئێمە چی دەبێت، چی ڕوودەدا. کاری خەیری هیچ کاتێ دوا مەخە، 1 سانیە دوای مەخە، پێشی خۆت بینێرە بۆ ئەو دنیا و قەبرەکەت ڕوو ناکەرەوە. یەکەمیان عەزیزان ئەوەی کە لەناو ئەو قەبرەدا فریامان دەکەوێت سەرچاوەی هەموو کار و کردەوە جانەکانمانە، چاکەکانمانە کە خوای پەروەردگار ئەڵڵا پەروەردگار لێمان وەرگرێ متعال ئەو شەوەی ئیخلاسە. ئیمانداران، هەموو دنیا سەر زەوی کار و کرداری چاکەی ئێمە بێ، حەوت تەبەقەی ئاسمان چاکەی من و تۆ بێ، ئەگەر ئیخلاسی لەگەڵانێ هەمووی پوشێ ناهێنێ. ئەبێ بزانین ئیمانداران سەرچاوەی قبولبوونی کار و کردار لای ئەڵڵا گیان ئیخلاسە. ئیتر ئەم ئیخلاسەش وما ئومیروا إلا ليعبدوا الله مخلصین له الدین إنما الأعمال بالنیات. نیەتەکەت خاڵۆزبوون بۆ ئەڵڵایە. ئەبێ ئینسان زۆر باەک بداتە دڵی و دڵی زنی بکاتەوە. ئێستا چۆن خۆمان باەخە دەینە خۆمان جلوبەرگی جوانەکەینە بەر، سیمامان جوان دەکەین، خژمان جوان دەکەین، ئەندامەکانمان ئەگە داوەتمان کەن بۆ لای کەسێکی ناودار ئەو پڕی کام جل لە ماڵدایە جوان وتی دەکەین دەڕۆی. وەڵڵاهی ئەبێ لەوە باشتر باەک بدەیتە دڵە جوانەکەت بۆی بەردەوام پاک بێ، پوختە بێ، بێگەرد بێ، بێحەقد بێ، بێغەش بێ، بێفێڵ بێ، بەرامبەر ئەڵڵا گیان پاک و پوختە بێ، بەرامبەر مرۆڤەکان پاک و پوختە بێ. ئەبێ زۆر باەکی بکەین. بەس بەداخەوە ئەمڕۆ خەڵکەوەنە باەک بە دەرەوەدا باەک بە ژوورەوە نادا، ئەبێ زۆر یایبین. عەزیزانی من، ئەوە یەکێکە لە ئەولیا و پیاوچاکان ئەسحاب و یاوەران زۆر باەکیان داوە بە دڵەکانی.
چکە قەلبی سەلیمی تایە بەو قەلبە بەو دڵە جوانە يوم لا ينفع مال ولا بنون إلا من أتى الله بقلب سليم. خوای پەروەردگار ماڵ و کردار و کردەوەوانەی کە ماڵ و ئەوەی هەیە لەگەڵ تا دێت ئیسفادەی نییە بەس بەو دڵە جوانە و سافەوە ئیسفادەی لێ دەکەی. دووەمیان بڕی الوالدەین. هەر کەسێ باوکی ماوە و دایکی ماوە ئەتوانێت بەهەشت بۆ خۆی بکڕێت. عەزیزانی ئەتەوێت بەهەشت بکڕی بەهەشتت لای باوکتە لای دایکتە هەتا ماون بڕۆ بیکڕە بۆ خۆی. باوکت ئەگە کافر بێ باوکت غێرەدین بێ هەر مافی بەسەر تۆیە. وا مەزانە تۆ ئەگەر باوک و دایکت موسڵمان بێ حەقی لەسەرتە ئەگە موسڵمان نەبێ حەقی لەسەرت نی نەخێر. بەڵکو کافریش بێ هەر مافیەیە لەسەر. ئەوە چاک بزانم. بەڵام لەگەڵ مافەکانیشدا ئەوەی خوا پێی خۆشە ئەو ئەمری پێیەکا بێت تۆ جێبەجێی بکەی. بەڵام ئەوەی هەندێک کار و کردار داوای لێ بکە خوای متعال جەل جەلاله ئاین ئیسلامی پیرۆز قەدەغەی کردبێ با باوک و دایکیش ئەمری پێ بکە ئەو کاتە ئەتوانی نەیکی. بەڵام لە سیاقی دین هابێت. یعنی ئەگە بڵێ نوێژ مەکە کاری خراپە بکە ئەمانە بە قسەی باوک و دایک. غەیری ئەمە تۆ دەتوانی چی بکەی بۆ باوک و دایکت تێمان کەمە. چونکە ئەحادیثمان زۆرە. کابرا ئەو گەنجاتە خزمەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم فەرمووی پێغەمبەری خوا ئەمە غەزا بکەم ژیاد بکەم فەرمووی باوک و دایکت ماوەتی بەڵێ وتی بڕۆ بەهەشت دەژێت پێی ئەواندایە لای ئەواندایە ئەتوانی بۆ خۆت وەریگری و باش بکڕ. ئێمە پیاو چاکمان بووە نەگەیشتووەتە خزمەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم لەبەر ئەوەی خزمەتی دایک و باوکی کرد. سێمیان عەزیزانی من موسڵمانە خۆشەویستەکان میوانانی ماڵی خوا سیلەی ڕەحم یەکێکە لەوانەی لەناو ئەو گۆڕەدا فریاد ئەکەوێ و ڕووناکی پێدە. ئامان سەد ئامان لە سیلەی ڕەحمدا بچڕاندنی زۆر خەتەرە. کەسەکەش بێتە هۆکار و گوێی پێنەدا زۆر خەتەرترە. ئەبێ وریابین عەزیزانی من چونکە هەموو شتێک ناخۆشی لە دنیادا هەیە و خۆشیش لە دنیادا هەیە. بەڵام ئەبێ وریابین لەسەر ئەو ناخۆشیانە ئینسان ئەبێ نەچێ لەسەری. پیاوە گەورەکان من داوایەکمێ لە جەنابتان لەوەی لەناو قەوم و ئەحباب و خۆشەویستدا زۆرجار لە مەجالیسەکان دانیشین سێرەکەی کێشەیەک لە بینی دوو عایلەدایە. این ساڵی شەستەکانە، این ساڵی هەفتاکانە، این ساڵی هەشتاکانە، کورە این ساڵی نەوەتەکانە، دووەزارەکان. سێرەکەی ئەمە دەست بە دەستەدەنە یەک بۆی مناڵەکانی حەقد و بغز پەیدا بکا و ئەو ڕقوقینە بەرامبەر ئەو خزمەیە بێت. ئەوە زۆر خەتەرە. ئەبێ واز بێری لەو شتانە چونکە لەبەر ڕەزامەندی ئەڵڵا تۆ ئەگەر ئەمانە جێبەجێ بکەی هەر کەسێ سیلەی ڕەحمی بڕی خوای پەروەردگار لە حەوت تەبەقەی ئاسمانەوەی بچڕێت لەگەڵ تۆدا دەیبڕێ و کار و کردارت قەبوڵ ناکا و نورت بێنادا لەناو چیا لەناو قەبردا. واتە بایەخ بدە بە قەوم و دۆست و ئەحباب و خۆشەویست. ئەبێ بە دەور تاوریا بە شتێ مەڵت لێ عادز بکەی قسەیەک وشەیەک کارێک کردارێک حتا پێتەکرێت چاک بڵێ باش بڵێ قسەی جوان بڵێ دەمجاو بە پێپەکەنین بە دنیا ڕۆژ و ڕۆژێکە و دەڕۆی و تەواو. قسەی شیرین بکەی لەگای تۆ قسە شیرینانە دەمێنێ لە مەجلیسەکانە باز دەکرێت. خوانەکە ئەگەر ڕەزە بدە یەک کات شارەت نەوعێک بێ قسەت ڕەق بێ قسەت وشک بێ مامەڵەت ناشرین بێ وەڵڵی نە ناوت تەمێنێ ناوت دەمێنێ و دەڕۆیت و هیچ باس ناکەی. چوارەمیان وریابین تەمەنمان سرف نەکەین لە شتێکدا مەعسیەتی ئەڵڵاه چونکە تەمەن بەڕەکەتە. ئەو تەمەنەی خوای پەروەردگار دایە بە من و دۆ ئەبێ لە چاکەدا دەستکە بەکاری بێ. ئەگەر وا بوو لەناو قەبرەکەتدا ئەعمالەکە و دێ بۆلات کاتێ هەمووی جێت دەهێڵێ. لەسەر شێوازی کەسێکی جوان پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵات وەسەلام فڵانی کوڕی فڵانە ناسیتەواڵی نەخێ تۆ کێی؟ تۆ چۆ من دەناسی؟ پرسیاری زۆری لێ دەکەی بەڵام نازانی ئەوە شەخص نییە بەڵکو کار و کردارەکانتە نوێژەکەتە ڕۆژەکەتە حەجەکەتە عەمرەکەتە قسە جوانەکانتە مامەڵە جوانەکانتە دێن دەورتەگرناوە لەگەڵتا ئادەم و دوایە خوای پەروەردگار فەرمی و قەبرە بکەنە باخی لە باخەکانی باش تەماشای لە ڕاستکە و ئەوە تا باشتەوە کە بۆ خۆت ئەو کاتە لەناو قەبردا تۆ بە تەنیا نیت
کاروکردەوە جوانەکانی لەگەڵدای ئەبێ زۆر بایەخ بدەی کاروکردداری جوان و زۆرش کاروکردداری جوان هەوڵدە لە هەموو خێرەکە دەستی تۆی تیابێ قسەی تۆی تیابێ لە خێرا تۆ بیتە هۆکاری خێی بۆ خەڵک لە قسەیەک لە وشەیەکی کەمەوە حتا کردەوەیەکی گەورە هەوڵدە هەموو خێرەکان لای خۆ کۆکەرەوە لە هەموو مەجلیسێ لە هەموو کۆڕێ لە هەموو شوێنێک بۆ خێر ئامادە بەڵام بۆ گوناح هەوڵدە خۆ بشارەوە ئەوەی گوناحە دای مساعد لەو گوناحانە خۆ دوور خەرەوە خۆ مەشغوڵکە خۆت لابە لەو ڕێگایە ئیترا چۆن بێ بۆی تۆ بەشدار نەبیتیایە دانەیەکی تر وریابی مرۆڤ کاتێک پەروەردگار دروستی کردووە چەند دوژمنێکی بۆ داناوە ئەم مرۆڤە کە من و تۆی کاتێک باوکە ئادەم ئەوەی مەخلوقاتە سوژدەی بۆ برد شەیطان سوژدەی بۆ نەبرد و مرۆڤە بێ بزانێت ئێمە دوژمنێکی ڕئیسیمانەی شەیطانە ها لە دەرەوە ئەبێ وریابی دایم و سەعات بەردەوام دانیشتۆ تۆ کاتە هەڵەیەکەوە تاوانێکە پێ بکا گوناحی پێ بکا خێرێکی گەورە نەوێ لێ بکەی بەردەوام ئەمە پێ لە پاشانیش دوژمنێکی تر هەیە لە ژوورەوە زۆر جار ئێمەوە زانین کە لە دەرەوە دوژمنی ئینسان ئەزانێن ئەمە دوژمنە لە دەرەوە بەڵام دوژمنی ژوورەوە خەتەر سەر تۆ بەردەوام ئەو کەسەی کەوا دوژمنەکانی دیارە لێ ناترسن بەڵام ئەوەی ها لە دەورێت نازانی کامە دۆستە و دوژمن ئەوە خەتەرترە هەتا مرۆڤش وایە دوژمنێکمانەیە چیە نەفسە ئارەزووە هەوایە ئەم نەفس و هەوای خۆت ئەگە خۆت بدەیتە دەستی بەرەو خراپات با نەیگری بەرەو خراپەکان دەتبا و تاوان و سەرپێچی و گوناحی زۆرە بێ هاو کابرایەی کە شەیطان بووە كمثل الشيطان إذ قال للإنسان كفر فلما كفر قال إني بريء منك كاتي أڵێن ڕێوارێکدا مرۆڤێک دەچێت بۆ سەفەر کەسێک دەبێتە ڕێگای شەو ڕۆژێ پێنج نوێژ نیوەڕۆ عەسر و مەغریب و عیشا و بەیانی نایە لێ نوێژەکانی بکە هەر تاخیری بێیەکا لە دواییدا بۆ بەیانی هەڵستنەوە جێی دەرێ و دەڕوا ئەوش دەڵێن لەم کاتەدا لەم ڕێسەختەدا من جێدەێری کە من ڕێگا شارەزانم ئەوش پێ دەڵێن من مرۆڤ نیم من شەیطانم من ئەوەی کە کردم پێت نەمێلا پێنج وەخت کە تۆ نوێژی خوا بکەی هەر تاخیرم پێکردی شەیطان وایە گوناح و تاوانم پێیەکا دوای شەشێتە لای پەروەردگاری پەی پەروەردگارە خۆم زۆرم لێ نەکرد خۆی کرد لە ناو جەهەنەمدا شەیطان دێنن دەوەستنەوە پێغەمبەری خوا فەرمێ عەلەیهی سەڵات وەسەلام هەموویان لعنەتی لێکەن و مرۆڤەکان دەڵێن ئەمە بوو ئێمە هێناوە ئەم ڕۆژە و ئەم کات و ئەم ساعت شەیطانیش بەدەیەکی بەر دەڵێ خوایە من بەزبانیانم کرد خۆیشم نەوت پێیان خۆیان هاتن بە قسەمیان کرد خۆی تەبەڕاکا مرۆڤەکان لەناو جەهەنەمش دەکات پێوە ئەبێ وریابی ئەو شەیطانە زۆر شارەزایە لە مرۆڤ و مرۆڤ ئەتوانێت بە هەموو ڕێگاکان کە بخەڵەتێنێ و لە ناوی بووە چونکە خۆی پەروەردگارە فەرمێن یا ئەیها الذین آمنوا قوا أنفسکم وأهلیکم نارا نەفست ماڵ و مناڵت بپارێزە ئاگری بۆ وأما من خاف مقام ربه ونهى النفس عن الهوى فإن الجنة هي المأوى أجر إنسان نفسي خۆی بگرێتەوە کۆتایەکەی کە باشتە و خۆی پەروەردگار لێ ئەگرێت خاڵێکی تر ئەبێتە نور بۆمان طاعەت و عیبادەت قەت مەڵێ زۆرم کرد بەردەوام بە چەندێک زۆرت کرد تۆ بڵێ کەم کردووە چەندێک زۆرت کرد بڵێ کەمم کردووە لە ئەعمالی تەوقیفی ئەوانەی کە واجبە لە واجبەکانە ئێمە ناتوانین زیادی بکەین ئێستا جومعەیە دوو ڕکاتە من ناتوان بیکەمە سێ ڕکات و هیچ کەسێ لە ئێمە ناتوانین نوێژی نیوەڕۆ چوار ڕکاتە ناتوانین بیکەینە پێش ناتوانین بیکەینە سێ حەجەکان ساڵێکە ناتوانین دووجار بکەین ڕۆژوو سیە ناتوانین بیکەینە سێویەک ئەمانە خوای پەروەردگار واجباتە دایناوە ناتوانین دەستکاری بکەینەوە بەڵام لە سونەتەکانە چەندێ ئەەکەی بکە چەندێ لە سونەت لە دەستت دێ بیکە چونکە ئەوانە خەیرە کۆیەکەیتەوە ئەگە تۆ توانی ڕۆژی سەد جار بڵێ سوبحان الله بیکە هەزار جار بیکە 2000 چەندێ ذکرەکەی بکە واذكروا الله ذكرا كثيرا صدقة شنيكي خير شنيكي وشي خير شنيكي لمد إيهي مك روجو سنة شنيكي نوجي سنة شنيكي أمانا قدر يغيلي مك شو أمانا فريادك لي أمان توكري عبادتا رئيسي كان وأوش بمينة تويدا إسعادة بوت أمانا زور شك
أبي إنسان زور بردوامي وسارعوا إلى مغفرة من ربكم وجنة عرضها السماوات والأرض عدة للمتقين. فلبكن مسارعبكن پێشڕەوی پێشبڕکێ بکەن بۆ چۆ بۆ بەهەشت بەچی بیکەین؟ خوای یان بەچی بیکەین؟ بەکردەوەی چاک. هەر کەسێک کردەوەی چاک بێ بلەوپایی لە قیامەتا بەست. ئیتر خۆڵی لێوە دنیایە و فرسەتە. بەخوا چوویتە ئەو داوات هەموو دنیا بدە داوای دنیا بکە یەک سانیە ناگەڕێیتەوە بۆ دنیا و یەک سوبحان الله ناتوانی زیاد بکەی لەسەر کردەوەکەی خۆ مەگەر بینێرن بۆ کۆتاییمانەوەیە ذکر و یادی خوای پەروەردگار ئەمە ئەتوانێت بێتە قەڵغانێکی چۆن دنیات پارێزێ لە شەیطانەکان لە ساحرەکان لە جادووەکان لە ناو قەبریشدا پارێزێ لە عەزابی قەبر و فریاتەکەوێ لە تاریکەکان. چکە بەردەوام با زبانت چی بێ؟ پاراو بێ تەڕ بێ. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سەڵات وەسەلام ئەو زبانەی کە پاراوە بە زیکری خوا تەڕە لای خوای گەورە مەحبوبترە لەو زبانەی کە وشکە بە زیکری خوا. ماڵێک کە زیکری خوای تیاکاوە مرۆڤێکە زیندووە. ئەی ماڵێک ئەگەر زیکری خوای تیا نەکرێ وەک ماڵێکی مرد. خوای ڕەحمان لێ عاقیبەت خێرمان بکە و لەشمان ساغ بکە. یا ربی بەرداوامیمان پێ بدەی لەسەر کار و کرداری چاک باش. یا ربی دڵمان پاکەیتەوە بۆ خاڵیسەن لیوجهی الله تۆ ئەی پەروەردگارە کار و کرداوەکانمان بۆ تۆ بکەین ئەی پەروەردگارە. یا ربی خوایە لێتە باڕێنەوە کردەوە چاکەکانمان لێ وەرگرە یا الله. خوایە لێتە باڕێنەوە قەڵەمی عەفو بێتە سەر تاوانەکانمان ئەوەی ئەزانین و ئەوەی بە نەزانینیش کردومان ئەی پەروەردگارە. یا ربی خوایە لێتە باڕێنەوە بارانی بەڕەحمەت بارێنە بۆمان یا الله. خوایە بارانی بەڕەحمەت بارێنە بۆمان یا الله. خوایە بارانی بەڕەحمەت بارێنە بۆمان یا الله. یا ربی خوایە لێتە پاڕێمە ڕەحم بە نەخۆشەکانمان بکەی شفایان بدەی ئەوانەی داوای دوعای خێران کردووە ئەوەی نەکردووە. یا ربی خوایە ڕەحم بە پیاوە گەورەکانمان بکەی لەشیان ساغ بکەی عاقبەت خێری دنیا و قیامەتیان بکەی. یا ربی خوایە ڕەحم بە گەنج و لاوەکانمان بکەی ڕەحم بە مامۆستا عەزیزەکانمان بکەی ڕەحم بە قوتابێشینەکانمان بکەی. خوایە ڕەحم بە ڕۆڵەکانمان بکەی ئیسلاحیان بکەی خاڵحیان بکەی. خوایە ئەوەی زوڕێتی چاکی نییە خوایە زوڕێتی چاک بکەیتە نەسیبی ئەوەی گیراوێ خوایە ئازادی بکەی. ئەوەی قەرزارە خوایە بۆی بکەیتەوە. خوایە گەنجێکی جوان لە قورئان ئەوێتی ئەو سەریگیری بکە. یا ربی خوایە کاری بۆ ئاسان بکەی لە کچان خوایە کاری بۆ ئاسان بکەی. یا ربی خوایە ژیانمان خۆش بکەی پڕەرزانی بکەی. خوایە لە بەڵاو موسیبەت دوورمان بکەیتەوە لە شەڕ یا ربی وڵاتمان پارێزی. یا ربی خوایە ئەمن و ئەمان بەرقەرار بکەی. یا ربی خوایە إصلاح يا مولاي من بكي آمين آمين والحمد لله رب